زۆر باشە مێشک سعیمان زۆر کردووە بە هەڵم ئەمە بە پایتەختی ئوستورالیا کوێیە؟ بۆستا لێرە تێبینیەکانم نووسیوە کانبێرە ئافرین لە میلێکە چەند کیلۆمەتر هەیە؟ 1.6 زۆر جوانە پیتزا لەکوێ داهێنراوە؟ پێویستمان بەم تێبینیانە نییە ئەمسان یاریانمان لە بەشی پەیوەست بە هەستی بەهێزی دڵخۆشیدا دەسەکەوێت سیرکە ناپۆلیس بڵێ باوکە با بەباشی بڕۆین ببوورە مێشک بن لە 150 پر بووە واتە پێویستە خۆم خاڵی بکەمەوە نا بۆ ئێستا نابێت چونکە ئێستای مەلە تاقیکردنەوە وتم بابزانی باشە پرسیاری دواتر چییە؟ زۆر باشە کۆتاپیتی ئەلفابێ زمانی یۆنانی چییە؟ ئەوە سڕاوەتەوە کامیان بوو؟ ئایا ئیپسیلۆن بوو؟ نەخێر سیگما بوو؟ نەخێر مێش من لە کاتە کۆلیسترۆلم بۆ دێت و ئەم شتش هەر ئەخولێتەوە تۆ باش کەمێک شڵژان لێرە هەیە بەڵام هیچ نییە تۆ بەردەوام بە بابزانم بەتوانین بگەڕێنەوە سەر ڕێڕەوەکەی خۆمان باشە؟ باشە گەورەترین ئەندامی لاشە چییە؟ سیەکان بوو یان جگەر لە هیچ شتێک تێ ناگەم ئای مێشک پێویستە خۆ دارام بکەیتەوە من پەپولەم کردووە تۆ خەریکی شتێکی خراپ بکەی مامە ئایا خۆیە پرسیاری دواتر تکایە چووکترین وڵاتی جیهان پرفرۆشترین کتێبی مێژوو چییە؟ هیچ تێبینێکی نووسراوم نەماوە ئێستا تەنها ئەتوانم یا ڕابکەم یا بجەل هاوڕێ من بووم بە لە سەدانەوە ئەمە لە شەمە نەفەری مەرێک خراپترە شەمەندەفەرێکی قاوەی کە درێژەکەی لە پێنج پێکەمتر نیە بەڕێوەیە باوکە گیان 200 شکە تایمە دەستەوەیە بۆ دۆزینەوەی تەوالێت باشە چارە نەماوە وەڵامە هەڕەمەکیەکان هێنم نامەوێت ئەم پاتۆڵەم ڕنگ بگرێت هەرچیەک خوا بیەوێت هەروە دەبێت زیێتا جگەر مۆناکۆ کتێبی شازادەی بچووک تەواو مامۆستا من تەواو بووم پێویستە بچم بۆ تەوالێت کاتی نیوە شەو هی پس هی بەخەبەرە وەڵامی پرسیارەکە ئۆمێگا بوو ئەی ڕەحمەت لە دایک و باوکت سمارت وەرچەرخانە